لەم راپۆرتەدا کۆمەڵێک وردەکاری خرا ڕووسەبارەت بە کار و چالاکیەکانی دەستگای مین دەمانەوێت ورتر پەنجە لەسەر کۆمەڵێک چالاکیەکان و ئەو وردەکاریانەی کە لەناو دەستگای مین بەڕێوە دەچن قسەی لەبارەوە بکەن. ئەویش بە میوانداری بەڕێز نیازی خالید خەسیم جێگری سەرۆکی دەستگای مین و بریکاری وەزیر. کاک نیازی بەخێر بێیت. زۆر سپاس کاکەندرێ. هەر یەکسەر بالەوە دەست پێ بکەین کار و چالاکیەکانی دەستگای مین چۆنە بە تایبەتی لەم چەند ساڵەی دواییدا ئێوە چیتان کردووە چی دەکەن؟ سپاس کاکەندرێن. پێشەوەی باسی ئەو بابەتە بکەم پێم وایە ئەم راپۆرتە بە هەموو کارەکانی کابینەی نو حساب کراوە بەڵام ئەمە بەس لە 2023 لە بیدایەتی مانگ یعنی ماوەی 6 مانگ تقریبا با بڵین 5 مانگ بۆ هەژمار ئەو ئامارانەکە جەنابتان باس کردەوە 5 مانگە زۆر بەڵێ هی هەموو کابینەکە نییە. گشتی تۆ باس بەڵێ هەلبەت دەستگای مین هەر لە دامەزراندنیەوە لە کاتی دامەزراندنیەوە هەوڵ و کۆششی خۆی داوە هەم لە لای حکوومەتی هەرێمەوە هەم لە ڕووی لایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیوە کە باربوو پیا بکە کە بودجەی پێویست دابین بکاتن بۆ ئەوەی تیمەکانی دەستگا بە کاملی ئیمکانیاتی خۆی لە کێلگەمینەکانی هەرێمی کوردستان کار بکات. هەر بەو هۆیەشەوە دەستگای مین لە سەرەتای دەستگای مین و ڕێکخراوەکان با بڵێن لە سەرەتای ئەم بەرنامەیەوە توانویانە 160 کێلگە ناوچە پیسبووەکانی هەرێمی کوردستان پاک بکەنەوە. واتە ئێستا ئێمە باسی 255 کیلومتر تاکو 206 کیلومتری دووجا باز دەکەین کە ماوە لە هەرێمی کوردستان بە دڵنیایشە ئەمە بودجەیەکی تایبەتی دەوێت بودجەیەکی قورسیشی دەوێت لەبەرەوەی ئەم ناوچانە سەختترین لەو ناوچانەی کە پێشووتر خاوێنمان کردەوە ناوچەکان سەخت بوون. بەڵێ بەڵێ بە تەئکیدی ئەم کارە طبعا پێویستە لەوانەش مەسەرەن پێداویستی لۆجستی پێویستە. لە ساڵی 2019 ئێمە ڕوبەڕووی کێشەیەک بووینەوە کە ئەو کات تقریبا 193 ئۆتۆمۆبیلمان هەبوو بە کرێ گیرابوون بەڵام لە کابینەین و نەتوانرا ئەم گرێبەستانە نوێ بکرێتەوە لەبەر چەند هۆکارەکانیش یاسایی بوون بەڕاستی لەبەرەوەی ئەم ئۆتۆمۆبیلانە کە بڕی پارەیان زیاتر بوو لە 2 ملیار بەپێی تعلیمات و ڕێنمایەکانی وەزارەتی دارایی نەبوون لە ڕێ مناقسەوە نەبوو و دلیلیش بوو ئەم بابەتە چەندین جار راپۆرتی دیوانی چاودێری تەقریریان لەسەر ئێمە نووسیوە. یەکێک لەم راپۆرتانە کە بەس بە پەلە بوتان دەخینەوە یەکێک لە راپۆرتێکدا ئەڵێ چیاڵێ لیژدەی لێکۆڵینەوە پێک بهێنرێت لەسەر ئاستی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێم بە ئامادەبوون نوێرێکی داواکاری گشتی بە مەبەستی ئەنجامدان لێکۆڵینەوە لەسەر سەرپێچی و لادانای ئەنجام درراوە لە خەرجی بەکرێگرتنی و ئامێری ئۆتۆمۆبیل و بەپێی ئەنجامی لێکۆڵینەوە بەرپرس ئەو سەرپێچیانە بەپێی یاسای ئینضباط موظفی دەوڵە ئیجراعاتی لەگەڵ بکرێت و حتا دەڵێ پارەی خەرجەکانیش بدرێتەوە. لە نقطەی دومدا دەڵێ ئەمە باسی چیەکە باسی ئەو ئۆتۆمۆبیلانەکە کە بەکرێ گیراون لە خاڵی دۆماڵێ لە ئایندەدا ئامێر و ئۆتۆمۆبیل بەپێی پێویستی فعلی بگیرێت ئەویش لە ڕێگای تەندەرین و کەمکردنەوەی نهێنی ئەمە قسەی ئێمە دووپات دەکاتەوە کە نایاسایی بووە ئەم کارە کراوە و کێبڕکەی و منافسە و ئازادانە و دوور لە قۆرخ کاری لەسەر بنەمای کەمترین نرخ و بەرزترین مودێل و باشترین جۆر بە ئەزمۆنترین شوفێری کاری بەکرێگرتنی ئۆتۆمۆبیلەکان ئەنجام بدرێت. ئەمە تاکید لەوە دەکاتەوە طبعا راپۆرتی تریشمان هەیە لەسەر بابەتە ئەم راپۆرتە نوسخەیەکی عادەتەن بۆ ئەنجومەنیشە چێ پاڵەپستوویەکی زۆر دروست کرا کە ئەم پرۆسەیە نوێ نەکرێتەوە بەو شێوازە بەو شێوازە نوێ نەکرێتەوە ینی بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی دەستگای مین لە بەرامبەردا چی بکرێت؟ ئێمە لە ساڵی 2020 کاتێک کە کۆرۆناش بوو ئەو مەسەلەی سۆشال دیستانس هەبوو نەدەبووە یەک کەس لە یەک کەس زیاتر لە ئۆتۆمۆبیلە بێتن ئەم ساڵ هیچ کارێکمان نەکرد سەراحەت ئەگەر 200 سیارشمان هەبا نەمان دەتوانین نەک لە کوردستان لە جیهانیش بڵێ ئێمە هەستان چیمان کرد لەگەڵ با بڵێن تیمی پێش و هەستان پێشنیارێکمان کرد بۆ ئەنجومەن لەگەڵ ئەنجومەن مناقشەمان کرد گوتمان ئەگەر 124 سیارە بۆمان بکرێت پرۆژەیەکمان ئامادە کرد 124 سیارە ئۆتۆمۆبیل لاند کرۆس جۆرێکی خاصە طبعا ئەمە پێڵێن دەیناسۆر یعنی 13 نەفەر هەڵەگرێ بۆ ئیسعافی شەبێ
وبو نفر هالگرچنیه به و سیپاشی لسره یعنی باشترین اتومبیل بو کردگمینه کان با کمترین نرخ اما هلمان بجار و بو انجمن مان ناردوه لو تدقیق کردن لقل وزارة دارایی چیان کردوه اما جدوى حسابیش طبعا ام قسانه كمن دي كان بداخله لكنالكي راقيان دندا كسك باسي كردوه كقوايا جدوى حسابي بكري قلتني سيارة باشترى لا كريم لخالي ترى عليه وابشان دا بما معناه انه حكومتي هرم ريقري لا كاركاني دز قاعدة كاتن من اوانا باود خوين موا استا اما نسراوك كوزارة دارایی بواجوي كاكاوات خوي سلبيات وايجابيات ان دو جور اوتوموبيله دايناوا حالتك كبكريب قليان بس بكريم به طبعا تفاصيل تدايا من بو باز دموي باسي بكلبري بكاتك بمورا امن ما دبي اوش تبلم اگر بيكرين 124 اوتوموبيل نرخي 5 مليار و 745 مليون و 232 هزار مليار بو يك جاره اما اما دبينا خاواني 124 سياره باشا او كباسم كر مصروفي يعني خارجي ام 124 سياره سالانه دكا چند مليار و 211 232 هزار خارجي سالانه اما هيك شوفيري بودغري اگر بيكري بله ام باسي كري دكم شوفير وسو 80 هم الصيانه بيويست دكا او مبلغ بكري قلتن طبعا حتى جمارشان بهالهات وسطنوات السينيه اخر جار 108 اوتوموبيل بكري قدني 108 اوتوموبيل نرخي سالانه باري خرجي سالانه كتيده 2 مليار و 469 هزار و 69 مليون و 600 هزار دينار يعني دوقاته باشا دوقاتي اوي كريمانه اگر بو 15 سال چونکه 8 سياره 15 سال دكشي اگر بو 15 سال حساب كاين كاك هندرين كريمي 124 سياره خرجي سالانه ام مبلغ دكاته چند 18 مليار و 168 مليون و 480 هزار دكا باشا 18 مليار حساب كان خارجي كري اما كرينك طبعا 18 مليار باشا بلان خارجي كريكه ب 15 سال دكاتشن دكات 37 مليار دينار 37 مليار و 44 مليون دينار ليرج دوقاته بالضبط باشا يعني جوازيك چنده استا اگر سياره بكردريت ام 124 سياره 18 مليار و 875 مليون و 520 هزار دينار بو خزينه حكومه دقرتها يعني بو مبلغ دتوانين 250 اوتوموبيل بكري ولا سركام يعني لسر كرينكيا يعني لسر كريكيا ام بيشنياره بو حكومه بجديلين براسي ام يعني كراويه اگر بكري بجيري اوتوموبيل بيويز دكا بنظام تندرين بيت لبروي ديواني چاودري لسر ماندنو سه ديسان نعم سبارت بو بكرين وكريكا يعني سبارت بحالي استا يعني استا سیارەی کرێ هەیە پێداویستیتان هەیە بۆی بتوانن کە کاروبارەکانی خۆتان پێبڕێ و بن یان هەر سیارەتان هەیە بەڵێ هیچ کڕیتان هەیە ئۆکێ خاڵێکی تریش هەیە بە ئەوەش باز بکەم چونکە لەو 124 ئۆتۆمۆبیلە حکوومەت ویستی بە ئەقساط بکڕێ 38 سیارەی قبول کرد باشە و مناقسەشمان کرد یعنی تەندەریشمان کرد لە ساڵی 2000 و چەند لە سیویەکی 2022 باشە ئاگادارکردنەوەمان کرد کەمکردنەوەمان کرد بۆ کۆمپانیایەک دەرچوو حتا ئێستا ئەم کۆمپانیا نەیتوانی ئەم ئۆتۆمۆبیلانە دابین بکاتن مع العلم گرێبەستی لەگەڵ کرا و ئەم کۆمپانیا تووشی غەرامەش بوو بەڵام بە هۆکاری ئەوەی کە ناتوانن ئەم ئۆتۆمۆبیلانە بینن نەیان هێناوەتە کوردستان حالی ئێستامان طبعا هەوڵدە لە چەند دیارێک لەبەرەوەی هاوڕێیان دەڵێت تاوشاتم لەماوە حالی ئێستامان بەڕاستی سوپاس بۆ ڕێکخراوی ITF سلۆڤێنی ڕێکخراوێکی سلۆڤێنیە کە توانیان بڕێکی پارە بۆمان دابین بکەن و توانیومانە 150 تیمەکانمان کار بکەن حتا ئێستا و ئێستاش بەردەوامن ئێمەش بەردەوامین لە هەموو ئاستێکدا کە پاڵپشتی دارایی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دابین بکەین بۆ ئەوەی
بتوانین درێژە بە کار و چاڵەکیانمان بدەین و دەمەوێت باسی ئەوەش بکەم بەڕاستی کە لە کابینەین و باشترین پاڵپشتی ئەم دەستگایە کراوە زۆرترین ئیفات پەسەند کراون بۆ دەرە وڵات بۆ ئەوەی بچین ئەم هاریکاریانە داوا بکەین و زۆرترین داواکاریشمان قبول کراوە هەم لەسەر ئاستی ئەشخاص و هەم لەسەر ئاستی کێڵگەمینەکانیش. بەڕێز نیازی خالید قەسیم جێگری سەرۆکی دەستگای مین و بریکاری وەزیر زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس.